ناتواني بڵێ من مەولودەکەم بۆ رسول الله صلى الله عليه وسلم ڕوخسەتە لەبەرەوەی شتێکی باشە ئەتوانم وتاری تیا بم کە تۆ ئەمەت حەڵال کرد لەولاوە خەڵکێکی تر دێ ڕەقس و سەمای تیاکە کچ و کوڕ تێکەڵەکە خەڵکێکی تر دێ گۆرانی و هەڵپەڕکەی تێخە ڕاستیکەوە بە چاوی خۆمانەی بینین و ناش بینین ئەوانەی کە هاوار بۆ مەولود دەکەن و حەڵاڵ یەکەن ئینکاریکەن بڵێن ئەی خەڵکینە ئەمە حرامە ئێوە یکەنم تێکەڵاوی کوڕ و کچە دەی بابێن وایان پێ بڵێن حرامە ئەم دەفخولاندنەوە و تەپڵیان و هەستانەوە و هەڵپەڕینە حرامە ئەم ڕەقس و سەمایە کە ژنانەکەن بەجلی ڕوت و قوتەوە خۆیان تەسویرەکەن و بڵاویەکەنەوە دەی هەستە بڵێ ئەوە مەولودێکی حرامە تەنانەت بۆ ئەوەش قسە ناکە وەکو بڵێ ئەوەش ڕوخسەتی پێدە پێی ڕازیە کە لە کاتێکە ئەوە ئەو پەڕی سوکایەتی کردنە بە دینی رسول الله صلى الله عليه وسلم لەبەرەوەی بە ناوی خۆشەویستی رسول الله صلى الله عليه وسلم بەدڕەوشتی و تاوان بڵاوەکەیتەوە کە بڵاویشتان کردەوە و تۆ بە ناوی ناندانەوە ڕوخسەتی پێ نەدراوە ڕۆژێ دیاری بکەی بە ناوی لەدایکبوونی رسول الله صلى الله عليه وسلم نان بدرێت بەڵکو ناندان سەلامکردن ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەمە بە بەردەوامی تۆ واجبە لەسەرت ئەمە شتێک نییە پلەیەکی واجبە لەسەر پلەیەکی سنەتە لەسەرە بێ بە بەردەوامی بیکەی خۆ رسول الله صلى الله عليه وسلم كاتك فرموي بصحابة كان أطعموا الطعام وأفشوا السلام وصلوا بالليل والناس نيام تدخلون الجنة بسلام كاتك أن فرمو دي فرمو رسول الله صلى الله عليه وسلم صحابة هم دانيش تبو هم جوي لي قرد بلام خو هيجي نجو بوشي ويا تطبيقي كاكتو أيلي بيت تنها ليق مانقا بيكا ليق روجا بيكا هيجي نجو بابك أقر رسول الله تخوش أبيه خەمی سنەتەکانی بخۆ لە شکل و شێوەی خۆتە باش ڕووچاوی لەو بچێ تو ئەمەنە و درۆ کردووە لەگەڵ سنەتی رسول اللهە ئەمەندە دژایەتیت کردووە تەنانەت ئەوەی ڕووچاویشی لە رسول الله صلی الله عليه وسلم ڕقی لێتی و ئەوەنە و ڕق لەو شکل و شێوەیە دەموچاوی خۆشەوا لێ نەکردووە جلو بەرگە وەکو ئەو نییە دژایەتیکردنی کافر و مشریکت وەکو رسول الله نییە صلی الله عليه وسلم بێنە دژایەتی کافر و مشریک بکە وەکو رسول الله صلى الله عليه وسلم با بڵێ من ڕاستەکەی ئەوت خۆشە و دینەکەیت خۆشە سەریخ اتباعی کە فەرموو قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله اتباعی جابێ بەڕاستی بێ ئاگاداری ئەو بابەتە بین هەر شتێک بە تەویل بێ بیکەی بە دین لە خەڵکو بڵێ ڕوخسەتە پێدراوە بکەیت و شتێکی باشە ئەوە بکەیت و بە استحسان ئەمە خۆ خراپ نییە ئەگەرەوە بکەیت و بە مەصالح مەصلحەتی تیا ئەمڕۆ ئەمە بکەین و با پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بیری خەڵک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بیری خەڵک ناچێتەوە ئەگەر تۆ شکل و شێوە وەکو بێ ئەگەر ئەخلاق و ڕەوشت وەکو ئەو بێ سەرخستنی دین و دژایەتی کافری وەکو ئەو بێ تۆ بینی پێغەمبەری بیرەکەوێتەوە صلی الله عليه وسلم چکە بینێت تۆ ڕێگاکەی پێڕاوەکەی ئەبۆ شێوە ڕێگاکەی ون نابێت نەک تۆ چڕوچاوێ لە جۆن بایدن و جۆرج بۆش و ترامپ و با بڵێن نەتەنیاهۆ و ئەمانە بچێ بەڵام بێ ئیدعایەوەش بکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم خۆشە تۆکەی ڕاست ناکەی ڕۆکی تو ڕاست ناکەی